باشە لێرە پرسیارێک خۆی فەرزەکات ئەمەیە پرسیارێک بکەم لەمەیانە لێرەدا ئایا ستایڵی سونەتی ئەتوانی شانازی پێ بکەین بڵێن ستایڵێکی کوردیە لەبەرەوەی هێندەی من شارەزابم و بیرم بێ لە دوای ڕاپەڕین لە ڕۆژهەڵاتەوە ستایڵێکمان وردە وردە هاتە ناو باشوورەوە تێکەڵ و بە دنیای مۆسیقا و گۆرانی پێدەوترا سونەتی ئایا سونەتی کوردیە شانازی پێ بکەین کورد بڵێ ئێمە ستایڵێکمان هەیە بەڵێ پرسیارێکی جوانە بۆی کە بزانی کە سونەتی ئایا کوردی یا کوردی نییە ئەبێ بڕۆی بگەڕیتەوە بۆ دواوە بزانی سونەتی لە کوێوە هاتووە و ئاسە سونەتی معنای ناوەکەی چییە یعنی ناوەکەی جارێک کوردی نییە ناوەکەی عەرەبیە و فارسیش لە عەرەبیان وەرگرتووە و سونەتی یانی شتێکی ترادیشنەڵیان ئەمە لە موزیکی بەڵێ وەکو قسەکەی خۆتەڵێ لە ڕۆژهەڵاتەوە هاتووە بۆ لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتووە لەبەرچی لەبەرەوەی کە کوردستانی ڕۆژهەڵات لە دوای شۆڕشی ئێران لە ساڵی 1979 گۆڕانکاری بەسەر موزیکا هات موزیکی ئەو کاتێ ئێران زۆرتر غەربی بوو زۆرتر کلاسیکی ئێرانی بوو بەڵام دوایی ئەمانە چووکە مەمنوع کرا موزیکێک سەری هەڵدا کە ئەم موزیکە زۆرتر پەسەند دەکرا لەلایەن حکوومەتی ئێرانەوە کە موزیکێکی ئەم سونەتیە بوو کە ئەم سونەتیە پێشتریش هەبوو لە ئێران بەڵام زۆر باوی نەبوو یعنی لە ئێرانی زمانی شا هەبوو بەڵام زۆر باوی نەبوو ئەم سونەتیە چونکە موزیکەکانی تر هەمووی مەمنوع کرا ئەم سونەتیە سەری هەڵدا ئەم کەسانەی کە ئەم ئامێرە سونەتیان لێدا بڕێکیان کورد بوون و ئەم کوردانە چوونە تاران و ئەم مۆسیقایە چونکە ئیتر ئەوان لە مازیرە بوون و حکوومەتەکەش ئیحتیمامی بە مۆسیقایەدا مۆسیقا گەورە بوو هەموو ئێرانی داگیر کرد لە ئێرانی کە داگیر کرد ڕۆژهەڵاتی کوردستانیشی داگیر کرد ئەم مۆسیقایە و ئەم مۆسیقایە لەوێشەوە هات بۆ باشوور ئەم موزیکە گە بڕۆیتە دواوە ئەبینی موزیکی قاجارە هی زمانی قاجاری ئێرانە موزیکێکە کە خۆی لە ئازەریەوە هاتە چونکە ئازەریەکان خۆیان وەختی خۆی حکوومەتی قاجار و ئەمانە ئازەریەکان حکمیان یعنی زۆر بەقووەت بوون مۆسیقاکانیشیان بەقووەت بووە یعنی تۆ تەماشاکەی ئامێرەکانیان تار و ئەم شتانە هەمووی ئازەری چەهچەهی کە لێدەن لە مۆسیقای سونەتی بە لە گۆرانی وتنە ئەمە هەمووی ئازەریە ئەزەنگەنا موزیکی فارسی هیچ کامی هیچ منتەقەیەکی تری ئێران چەهچەهی هەرتیانی ئەم مۆسیقایە کە هاتووە لە قاجارە لە ئازەریەکانەوە هاتووە چۆتە ناو حکوومەتی ئێران قاجار 150 ساڵەوە پێش دوایی لەوێ هاتووە وردە وردە هەبوو لە دوای شۆڕشی ئێران ئەمە لە ئێران دروست بوو ئەمە موزیکێکی ئێرانیە حتا ئێرانیش نییە ئەمە موزیکێکی ئازەریە قاجاریە هاتۆتە ناو ئەوە بە بۆنەی شۆڕشی ئێرانەوە پەرەی پێدراوە هاتۆتە ناو کوردستانی ڕۆژهەڵات لە کوردستانی ڕۆژهەڵات هاتە ناو کوردستانی باشوور هیچ ڕەبتێکی بە کوردیەوە نییە هیچ حاڵەتێکی کوردی نییە ئەگەر بمانە بچینە ناو حاڵەتە عیلمیەکە شێتوانین بەحسیکەین بەڵام پێم وابێ ئەو بەرنامەیەکی وێ بەتەنیا کە بەحسی ئەو بکەیت کە بۆچی مۆسیقای سونەتی هیچ ڕەبتێکی بە کوردیەوە نییە هیچ حاڵەتێکی کوردی نییە هەمووی موزیکی ئازەریە حتا فارسیش نییە بۆ چاوڕوونی هەر هیوادارم ئەو هونەرمەندە بە ڕێزانی گوێمان لێگرن پێش بەرنامەکە لەگەڵ کاکاوای ئەم پرسیارەمان باس کرد وتی هەڵبەتە ئەم خەیتە کێشەیەک لەگەڵ هونەرمەندانەوە نەخێر ئێمە دەمانەوێت چاوڕوونیەک لەم بۆ مۆسیقای کوردی بکەین با بزانین خاوەنی چین خاوەنی چینین چیمان وەرگرتووە چیمان دەستکاری کردووە ئەمە تەنها چاوڕوونیەکە هیچی تر تکایە هیچ هونەرمەندێک هیچ بەڕێزێک کە گوێمان لێگرێ وا نەزانێ ئێمە تەشهیر بۆ هونەرمەنداکەین